یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لەبەرەی خەڵکا بووین لەگەڵ داواکاریەکانی خەڵک بووین و لە هەموو ڕۆکەوە ئەوەی کە پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵک بێ ئێمە خۆمان بەوە زانیوە کە داواکاری باشترکردن و چاکردنی ژیان و گوزەرانی خەڵک بووینە داکۆکی کاروینە لەوەی کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بەرکەکانی سەرشانی خۆی هەستێ بە تایبەتی لە مەسەلەی دابینکردنی موچە لە هەموو بابەتەکانی کەی کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە لەبارەی خۆپشاندانیشەوە دیارە ئێمەوەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە خۆمان ینی بۆ زانیوە کە لەگەڵ ئازادی بیرروڕین لەگەڵەوە اینکە خەڵک داکۆکی لە مافەکانی خۆی بکە بە شێوازێکی ئاشتیانە و بە شێوازی مەدەنیانە بێتە سەر شەقام تعبیر لە ڕای خۆی بکە ئێمە خۆمان دەستەبەری ئەو ئازادیە و ئەو فەرام هەمی ئەو مەمان کردووە کە خەڵک ڕای خۆی دەربڕێ بەڵام بەداخەوە لە هەندێک جار کە هەندێک خەڵک تێکەڵ بۆ خۆپشاندانە نابن و ئاراستەی خۆپشاندانەکانە گۆڕن بۆ شێوازی توندوتیژی یان پەلاماری دام و دەستگایان پەلاماری بارگای ئەحزاب ئەمانە کارێکە دوورن لە شارستانێتەوە و دوورن لە خۆپشاندانی دیموکراسیانە یعنی لە کاتێکا کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنووری دەسەڵاتی خۆی لەو زۆنەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان تیا دەسەڵاتی هەیە بواری داوە کە بە خەڵک ڕای خۆی دەربڕێ پێویستە ئەو ڕێگە نەدرێ بە هەندێک خەڵکی هەلپەرست کە خۆیان لە پەنای خۆپشاندەرانەوە یان لە ناو خۆپشاندەرانەوە بشارنەوە و بۆ مەرامیکی لا بەلای خۆیان بیانەوێ ئەو خۆپشاندەرانە بەلا ڕێیا بەرن یا خۆپشاندانەکە بە ئاراستەیەکی ترا